دووبارە سەڵاو بینەرانی عزیز بڵێ کاک حامی پرسیارەکەم پێش ناو بڵەکەوە بوو هەست ناکەنەوەی ئێوە دەیکەن دەسوەردان بێت لە کاری یاسا و لە کاری دادگاکان نەخێر ئێمە بە هیچ شێوەیە دەست لە کاری یاساوە نادێ و هەموو شتەکانیشە دێنەوە بە یاسا ئەوەی پەیوەندی بە ئێمەوە بی و ئێمە بیلعکس تەواوکەرین بۆ ئیشی یاسا ئێمە هەموو ئەو شتانەی حاضرەکەین تەسلیم یاسایەکەن خۆی قەرارمان لا نییە قەرار بدەین قەراری یاسایە خۆی ئێمە مەکتەبێکی حیزبی بۆ ئەوەی کە وەکو پێشتر پێم وتی بۆ ئاسانکردنی گیر و گرفتەکان واتە ئێوە هیچ کێشەیەک یەکلا ناکەنەوە بێگەڕانەوە بۆ یاسا نەخێر ئەو کێشانەی کە بدرێ بە یاسا و لە یاسا بوو بێ ئیلا بێ ڕوبەڕوو یاسا کێشەی قرستەپان ئەمان بکو پێم وتی کێشەی بینی عەرزێکە کێشەی بینی کوڕکچێکە شەڕیان بووە ئەوانە کە ئەبێ هیچ پێش ناکات چونکە دەوایان نییە کە دەوایان نەبوویت یاسای بۆچی بڵێ کاک حامیەوە وەکو مەکتەبێکی کۆمەڵایەتی تا ئێستا چیتان کردووە چه هەنگاوێکتان ناوە بۆ دادگایکردنی ئەو کەسانی کە بە تۆمەتبار و تاوانبار ناسراون و لەلایەن حیزبەکانەوە داڵدەدراون ئێمە وەختی خۆی لەگەڵ من خۆم بۆ خۆم پێم وان نییە کەسیش نەهاتۆتە لای من بڵێ فڵان کەس قاتی لە لای یەکێتیە و ناشتوانم بڵێم کێ لای پارتیە چونکە بێ یەکێ بێ داوای هەبێت تا بڵێم وایە عنی لە بە قسەی دەمی دەمی نابی لەبەر ئەوە تا ئیسایەکێ نەهاتووە لێرا لەم کەناڵی ئێوە داوا لەوەکەم کە قاتیلەکەی لە ناویەکێتیایە و وەکو پێڵن بەرپرسە و ئیشی هەیە پێمان بڵێ بۆ ئەوە ئێمە داوا لە مەکتەبی سیاسی بکەین تەسلیمان کات مێش تەسلیمی حکوومەتی بڵێ کاک حامید تۆ زۆر جار بە کۆمەڵایەتی ترین کەسی ناویەکێتی ناو دەبرێت و ڕۆژانە ژمارەیەکی زۆر کەس دەبینین بەڵام لە بەرامبەرە کۆمەڵێ بەرپرسمان هەیە کە بە چەند پرزگەیەک ڕەنگە نەگەیتە لایەن وەڵا ئەوانە خۆیان زەرەکەن خۆ ئێمە هەرچیمان هەیە هی ئەو خەڵکەیە ئێمە بۆ باسیەوە ناکەی ئەو خەڵکە چی بۆ ئێمە نەکردووە چی تایە ئێمە بچووکی خەڵک بکەین و بۆ بچووکیشە ئێمە گەورەیە بین ئێمە بۆوان نەخێنە ئەو هەموو هیلاکی و مانی و کوێرەوەری و تراکتۆری لێسێنە و نانی لێسێنە و بوو بە بۆ دەرمانە لە شار بۆ بزێ بۆ بینێت و خزمەتی بکە چی تایی ساخی ئێمە بچووکی ئەوان بین من پێم وایە حتا بچووکی لەو خەڵکە بکەین بۆ خۆمان جوانترە و بە تەجروبەش دەرکەوت ماوەیە غرور بوون و لە خۆمان گەڕێنەوە بۆ خەڵک چەپڵی دەوتای دوایی کە بە خۆمان نەچوون و هەر ئەو خەڵکە هاتووە چەپڵی بدێت لەبەر ئەوە من پێم وایە ئەبێ ئێمە خەڵک بە هەند وەرگین و ئەبێت تەواو تەواو لە ئاسی خزمەت گوزاریابین کاک حامید بەدەر لەوەی دەبێت چی بکرێت دەبینین لە ئێستاە خەڵک لە یەکێتی نیشتیمانی کوردستان گلێ و گازندەیەکی زۆریە وەکو خۆت وتت بووی سا باش خۆت وتت بڵین نامەتان نردووە بۆ چەندین کەسایەتی پارەتان بۆ بنێرن چەکتان بۆ بێنن چی بەو شێوەیە ئێوە دروست بوون خەڵک بوو هاوڵاتی بوو خەڵکی گوندەکان بوو ئێوەی دروست کرد بەڵام ئێستا ئەوانە هەمویان نا ئەوانە من ئەگەر قسەی دڵی خۆم بۆ بکەم ئێمە غرور بوو بووین لە خۆ بایی بوو بین حرمەتمان لەو جەماهیرە وەکو پێویست نەئەگرت کە ئێوەی ئەوان بۆ ئێمەیان کرد بوو ئەوە بوو لێمان ڕاپەڕین ڕاستە ڕاپەڕینەکە عامیلی تری لە پشتۆ بوو ئەمە خەڵکەیش هەر بەخۆی بە عامیلەکە ئیسا بۆ نایەتە سەر بشات بۆ ئیساکە بۆ یادیەکێ تێکرێتەوە بە هەزاران خەڵچێتە سەرجادە و چەپڕە بوو لێدا ئێمە غەڵەتمان هەبوو و دوایی بە خۆمان ناچوینەوە ئەو غەڵەتانەی هەمان بوو توانیمانە زۆری چارەسەر بکەین و من پێم وایە لە قۆناغێکی ترا وەزعی یەکێتی لە ئیسا باشترە بەڵام کاک حامید لە ماوەی 20 ساڵدا چاودێرانی سیاسی دەڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی 20 ساڵدا 20 کورسی پەرلەمانی کەمی کردو ڕاستەکە ئەمە بچووک بوونەوەی خۆی بۆ خۆی ئەی تەبعاً بچووک بوونەوەمان تەسەور ناکەم ئیمجارە وابی ئەو دەنگە کە نەیاندانەوە تۆڵەب چونکە وەکو پێویست لە حرمەتمان لە خەڵ ناگرێت وەکو پێویست لە خزمەتی خەڵکان نەبووین جەزایان داین بەڵێ جەزایان خستین کە دەنگیان نەداین ئێمان تەسەورەکەم جارە زیاد لە جاران دەنگەهێنین و ئەو بیسکوتە زیاد پرفەکەین بەڵێ کاک حامیدۆکو لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێدا تۆ پرۆژەیەک یاخود پێشنیازێک تەیە بۆ نوێکردنەوەی یەکێتی بۆ چاکترکردنی ئەدای یەکێتی گەر بکرێت باسی ئەو پرۆژێ من پێم وایە ئەم یەکێتی نیشتمانە حیزبێکی زۆر گەورەیە و حیزبێکی زۆر باشیشە و لە چاو حیزبەکانی ئیمڕۆی کوردستانە بە حیزبێ ئەژمار دەکرێت حسابی لەسەر بکەی ئەم حیزبە پێویستی بە نوێبوونەوەیە نوێبوونەوە بە قسە نا من دانیشم هەر بۆ مجلیس گەرمکردن بڵێم نۆبوونەوە بەلای منۆ ئەوەیە
ئێمەمانان بیدێنە دەستی ئێوەمانان ئەمان ئێوەمانانێ کە بزانن ئەو یەکێتی نیشتمانی کوردستانە چییە مەبەستی ئەوەیە نەوە نەوەی کۆنەکان بەڕێی من ئێمە هەمومان واز بێنین لە سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان و ئێمە حرمەت لە خۆمان بگرین من پێم وایە ئەو ماوەی 30 ساڵ پێشمەرگایەتێک کە ئێمە کردومانە ئەو متەسێک کە ئێمە داومانە خەڵک حرمەتمان لێ بگرێت دەست بێ بە سنگمانەوە ئەوە بۆ ئێمە گەورەیە نەک من ئەندامی سەرکردایەتی و من پێم وایە ئەندامی سەرکردایەتی بوونی من ئیتر لەمە دووا زیاد بەڵام تام قۆناغە هاتوتر لەم قۆناغە بۆ دواوە ئەگەر من و ئەمسالی من خۆی هەڵبژێرێ بۆ سەرکردایەتی زوڵم لە خۆیەکە زوڵم لە شەهیدەکانێکا زوڵم لە یەکێتی نیشتمانی کوردستان تۆ ئەم پرۆژەیە دۆکو پرۆژەیەک منەوە قەناعەتی نیشتمانی کوردستانە ئەبێ نوێ بێت بەچی نوێ بێتەوە بە عەقڵی نوێ بێت بەداهێنانی تازە نوێ بێتەوە نەک بە قسەی زلومی دزگەر تا چەند ڕاستە کە تۆ لە دوای کۆنگرەی یەکێتی نیشتمانی کوردستان وتوتە کە ئێمە یەکێتی نیشتمانی کوردستان ڕادست و تەسلیمی دەستی کۆمەڵێک مناڵ ناکەینەوە من قەت وام نەوتە قەت لەگەڵ ئەوەی شانیم کۆمەڵێک بهێنین بە یەکێتیوە هیلاک نەبوو بن ڕابردویان نەبێت لە یەکێتیە لە خۆمان چۆن ڕابردویان خۆی بابە خۆی دیارە پیاە هاتوێت لە ڕێوە هەر لە خۆ تۆ بێنیتی هیچ تەقیمێک بووی نێبیکە ئەندامی سەرکردایەتی ئەو هەموو خوێنمان و بوونە بەیانی بەرەو هەڵدێری بووە خراپە من ئەڵێم جیلی نوێ کە خزمەت بە یەکێتی نیشتمانی کوردستان و سیاسەتی سۆشیال دیموکرات کا بهێنە بەرەو نەک کۆمەڵێک گەنجی نەزەری مرایق بهێنتە پێشەوە کە حیزبەکە هەڵبەشێنێ بەسەریەک ئەمان ئەبێ لەگەڵ ئەوەشە ئێمەمانە هەر پشتیوانیان بین چونکە ئێمە ئەگەر خۆمان لە خۆمانی تێک نەدەین لە ناو خەڵکان متمانەمان زۆر ئەم متمانە حەقە تێکەڵی کەین ڕادست لەگەڵ خەڵک بوو لەگەڵ ئەو سەرکردایەتێ تازە ئەو سەرکردایە تازە بتوانێ شتێکی ناوکۆی دروستکە کە خەڵکەی پێڕازی پێت وایە یەکێتی نیشتمانی کوردستان بتوانێت دەمە بکات تەبان پێم وایە پێم وانە بۆیە قسەم لێک بەڵێ کاک حامید تۆ وەکوەوەی خاوەنی پرۆژەکەی خاوەنی بیرۆکەکەی کە جی لە کۆنەکە دوور بکەونەوە و جی لە تازەکە بێتە پێشەوە هاوکاریان ناڵێم دوورکەونەوە ئەڵێم خۆیان هەڵنەبژێنە من بۆ خۆم تاریخی خۆم ڕابردووی خۆم لە ناوێکێتی پرسیاری من ئەوەیە تۆ بۆ لە خۆتەوە دەست پێ ناکەی من لە خۆمەوە دەست پێخم خۆ نەموتە کەی ئەمە ڕوادا کەی مؤتەمەر گیرا کەی پلونیۆم گیرا ئەگەر خۆم هەڵبژارد ئەوە زوڵم لە خۆشم و لە حیزبەکەیشم کرد کەواتە تۆ تاو کاتە هەتاو کاتە کە پلونیۆمە گیریا مؤتەمەرە گیرێ ئەندامی سەرکردایەتیم زۆر بە فەخر و شانازیوە وەک کادرێکی و حیزبەش مەسەر مەسلحەکە ئەڵێم بێن بادەم بە جیلی گەنج بین بە پیاوی ژیر بدەین بۆی حیزبەکەمان نوێ بێت ئەگەر نەکرا ئەکرێ قەناعەتم وایە کرد بەڵێ باش گەربینە سەر باسی پەیوەندی نێوان یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان تێڕوانینی تۆ شخصی تۆ بۆ ڕێکەوتنامەی استراتیژی چییە؟ من خۆم ئیتفاقی استراتیژیم زۆر پێ باشە بۆ نمونە ئێمە سێراعمان کرد نەتیجەکەی بە شەڕی ناوخۆگەی ئیتفاقی ئیستراتیژی خۆلەوانەیە زۆر کەسی جگەر سوتایی وەکو من وەکو ئەمسالی من لە ویژدانی خۆیان ڕخن لە خۆی بگرێ من ئەچووم بۆ دێهاتەکان قسەمە کرد ئەمە دەنگدان بە کاک مەسعود دەنگدانە بەماجار خەڵکەوی تۆ چۆن ڕوویەواڵی ئەمان ئەوە بۆ میلەتەکەمە بۆچی وایە خۆ ڕاستە بۆ نمونە پارتی برایەکی من هەتا مردن ئەحمەد سۆی لە میشی فایقی ڕابم قەت لەبیر ناچێتەوە کە دوو کوڕبوون بەس دایکیانە دوو کوڕێ بوو لەگەڵ مامۆستا ستارە مامۆستا برایەکی تری پێشخۆی شەهید بوو باش ئەمانە گوناحیان چی بوو کە نەبوونەوە بە پێشمەرگەیەکێکی دانیشتن دەستیوەکە یاپاگرتنیان ڕەمیان کردن باشە گەریمان گیران بۆ پاش دەڕۆژ خۆ لە شەڕام کوژێنە خۆ بڵێم قەت لە دڵم دەرچێت قەت لە دڵم دەناچێت ئەمان مەسلەی کوردم زۆر لەوە پێگەورەترە زۆر لە ئەمجەتی حاجی خانیم پێگەورەترە کورد مهمە ئێمە بیکەین وەشت ئەمجد بۆ کورد شەهید بووە ئەحمە و فایق و مامۆستا ستار بۆ کورد شەهید بوون کورد مهمە ئێمە بیکەین بەشتی بەڵام شەڕی نێوان دوو حیزب بوو شەڕی نێوان دوو حیزب بووە خۆ کاکە دوو حیزبە نەهاتوون هەرێکیان عەمیلی وڵاتێک من بۆ وڵاتی شەڕ ئەو عەقڵی ئەو ڕۆژە ئەو شەڕی دروست کرد و ئەوانە و شەڕا شەهید بوون ئەم ئیتیفاقی ئیستراتیژیە بەڕێی من ئەوە باشە کە شەڕی ناوخۆی نێڵاوە بۆ نمونە ئەمە حیزبە معارەزەخانی کەن پارتی وێکێتی بیکەن شەڕەتی ناوخۆ دروست نابێتەوە
ئایا میلەتی کورد ئەو شەڕ ناوخۆی پێخۆشە چ مەسلحەتێکی تایە شەڕ بێتەوە با نمونە باسەکرێ پارتی زوڵم لە یەکێتیەکە زوڵمەکە قوبوڵکەین باشترە نەک شەڕی ناوخۆ دروست بێت بەڵام ئێمە وردە کاکە قانونی تەبیعەت وایە من پێم وایە قانونی تەبیعەت وایە وردە ئەم باهۆزی دیموکراتیتە هەموو شوێنێکە گرێت و نەعەدالەتیش وردە نامێنێ بۆ پەلە بکەین ئستا بۆ نمونە پێش چەند ساڵە لەمە پێشبوو تا چاکسازی لەوانە بوو برادێکی پارتی انفعالی بکردایە قسەیەکی بە کاک مەسعود بوو تا لەوانە بوو شێت بواە ئێساخە زۆر ئاساییە ئەوسا بەس مامجلال بوو فێر بوو جێنەدا ئێستا بچۆ کوردستان پۆست و ئیعلامەکان هەتا جمێن لەسەر جمێن خەڵەکەیەکەن و کاک مەسعود زۆر بەڕێحی ڕازی شوێن بەڵێ کاک حامید لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا دەنگێکی ناڕازی هەیە کە پێی وایە ئەم ئیتیفاقیە استراتیژیە ئەوەندەی زەرەر و زیانی بۆ یەکێتی هەبوو ئەوەنە خێر و قازانجی بۆی نەبووەوە دەشڵێن کە خودی جەلال تاالبانی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی تەسلیمی دەستی پارتی کردو ئێوە چی وەڵاهی جارە پێش هەموو شتێر من ناڵێم لە ناو یەکێتی ئەم عارەزە نییە هەیە ئەمان ئەوە زۆر کەمن ئەو ڕانش بە هەند دووەر ناگیرێ و ئێمە مەسلەی کوردمان زۆر لە یەکێتی نیشتیمانی کوردستان پێگەورەترە و من خۆم بۆ خۆم کوردم لە پارتیش و یەکێتیش زۆر پێگەورەترە و هەر زەرێ بکەین ئەگەر تەسلیمی پارتیش ببووین لە پێناوی کووردا هەر پێم بکەم چونکە کورد زۆر گەورەیە کورد لە پارتیش و یەکێتیش و ئیسلامیش و کاکنەوشیروانش و هەموو کاکەکان گەورەترە کورد مهمە بەلای من کەواتە تۆ پێ دوایە کە ئەمە لەسەر حسابی بچووک بوونەوە یەکێتی نیشتیمانی کوردستان کراوێت من پێمانە من پێم وایە یەکێتی پێگەورە بووە ئەم جەماهیرە یەکێتی کە ئیسا هەیەی هی ئەوەیە کە خەباتەکان لە پێناوی نەبوونی شەڕی براکوژی و لە پێناوی دیموکراتێت بەڵێ بەنسبەت پەیوەندی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانەوە چۆن دەڕوانەوە پەیوەندیەوە وەڵی ئەو پەیوەندی هەتای ساخە بە شێوەیەکی باش نییە من تەمەنای ئەوە کەم هەر ئەوە ڕئیشمە ئێمە لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە عیلاقاتمان زۆر برایان نەبی بۆ نمونە ئیسا باسی پارتیمان کە برای خۆمی کوشتە بۆ ئاساییە لەگەڵ پارتی عیلاقەمان باش بۆ ئاسایینێ لەگەڵ گۆڕان باش بێت کە هەزاران شەیدی بەڵام دەڵێن گۆڕان بۆیە جیابۆتەوە بە بۆنەی ئەو کە یەکێتی یان با بڵین جەلال تاالبانی سکرتێری گشتی و حیزبە یەکێتی بچوو کردوێتەوە تەسلیمی دەستی پارتی کردو بۆیە بزوتنەوەی گۆڕانی جیابۆتەوە وان نییە با ئیعلانی بکردای لەسەرەوە جیابایەت تۆ تەسەورەکە ئیعلانی بکرا لەسەرەوە جیابایەتەوە دایان کەسی تری لەگەڵ نەبووکەی وایە کەواتە بۆ جیابەوە وەڵی جیابوویت بۆ جیابۆ هەر بۆ خۆم من خۆم بۆ خۆم بە جیابوونەی کاغنەوشیروان گەورەترین هەرس بەسەر شخصی خۆما چونکە من کاغنەوشیروان بۆ من لە زۆر کەسی تر جیاواز بوو من کاغنەوشیروان هەر بۆ من وەکو براگەورەیەکی زۆر باش بوو و دائما من معجیب بووم بە نەسیحەتەکانیەوە بە سەرزەنشتەکانیشیوە بە تووڕەبوونەکانیشیوە زۆر محاولێشم کرد شایدم هەیە کە پێم ناکرێت لە بەرخاتی ئێمە ئەمە نەکەی وە قەناعەتشم پێی وایە بەوەی کە کردی لەگەڵێ بووم هەرچەند خۆشی پێوتمتی لادا قەت بڕوان ناکەم تۆ لەگەڵ من نەبیوتم وڵی کاغنەوشیروان نامەوێت درۆی لەگەڵا بکەم چونکە باوەڕ قەناعەتم پێ نێ لەگەڵتان ناب ئەو هەموو خۆشەویستی ئەو هەمووی عجابە لەگەڵیشی نەڕۆشتی بۆ قەناعەتت پێی نەبوو من پێم وایە یەکێتی کورد مهمە من پێم وایە کاغنەوشیروان لە ناو یەکێتی بواە لەسەر چاکە شتی چاکە کەس ناتوانێت بڵێ خراپ پێ دوایە ئەوەی نەوشیروان مستەفا کردوێتی بۆ کردبوونی من پێم وایە کاغنەوشیروان ئەیتوانی بەو مەبەستەی خۆی هەیەی ناڵێم 100% بۆ کرا ئەیتوانی لە سا 6 تا 7 چاکسازی ناو یەکێتیا بکە وە قەت ڕۆژە لە ڕۆژان کاغنەوشیروان قسەیەکی نەکردووە لەلایەن کە سۆڕەت بکرێت بەڵام ئەوان ڕایەکی جیاوازیان هەیە ڕای جیاوازی هەیە خۆ من بۆ خۆم من کاغنەوشیروان یەکەم جار پرۆژەیەکی هەبوو کە پرۆژەیەکی ڕۆشنبیری بوو من تەمەناما کرد من کاغنەوشیروان زۆر لە گۆڕان گەورەترەی بینم خۆزگەک نەچوو گۆڕان نەبوایە پرۆژەکەی خۆی بواە مامۆسا بواە هەم بۆ یەکێتیش و هەم بۆ پارتیش و هەم بۆ حکوومەتیش بەس ڕێنمایی بکردای استیشاریان پێ بکردایە زۆر لە ئیسای گەورەتر بەڵام دەوترێت کە ئەو بێهیوا بۆ لەوەی کە لە ناوێکێتی نیشتیمانی ناڵێن نەبایە دان هەر داژنیشی بێهیواییە ئەمان ئەیتوانی وەکو ئەم پرۆژەیەوە پرۆژەیەکی سەقافی گەورەی هەبێت خزمەتی میلەتەکەی پێ بکە
ئەیتوانی هەموو شتێک لە چوارچێوەی معارەزەیەکی تەندروستا بکە. بۆچی ئەمان معارزەیەکی دروست نین معارزەیەکی ناڵم بنیاتنەر نین دروست نین ئێستا هەموو شتەکانیان من بە حەق دووەکی نابێنم نابێنم شتەکانیان شتێک بێ کە لە هەموو جانیبەکانەوە بۆ خزمەتی بەڵام کاک حامید ئەو پرۆژەیە کە بزوتنەوەی گۆڕان و با بڵێن لایەن دوولایەنەکەی تری معارەزەش پێشکەشیان کردووە هیچ حەق دووکینەیەکی تیا بەدی ناکرێت پرۆژەیە کە بۆ چاکسازی ئایا ئەوانەی لەوێ باسییان کردو شتی بنیاتنەر تاری ڕۆژانەی من باسی پرۆژەکە ناکەم باسی ئەمەیەکێکە لە پرۆژەکانی گۆڕان و هەنگاوەکان ئێوە بۆ نمونە لێرا مەکتەبێکی سەقافین قسەی شەکەن قسەی خراپی شەکەن باشی شەکەن ئەمان قسە خراپەکانی ئێوە ئەو خراپە ناگەێنێ کە خەڵ بە حەق دۆدیگری ئەوەی ئەوانەی کەن کارێکی بنیاتنەر نییە دەست ناخەنە سەربرینەکان لێبوردنەکەم تۆ من ڕاکێشا بۆ شتێکە قەت لە تەربێتی من و عایلەکەمەوە دوور بوو من هیچم نیێوانە برای ئێمەن و من وەختی خۆی کاگنەوشیوان کە ئاڵای شۆڕش دروست بوو دای مەگاڵتەی پێکردنەوەی حامی سەری بۆ لە قاندن منیش هیچ پەیوەندێکم بە ئاڵای شۆڕش نەبوو ئەمان قەناعەتم وا بوو ئاڵای شۆڕش ڕەفیقمان برامان با حرمەتیان بگرن باوان حیزبێکی تر وێمە حیزبێکی تر و ئیسایش هەر ئەمان ڕێیم هەیە بۆ ئەمان ئەوانە برای ئێمەن ڕووبارە شەیدی هاوبەشمان هەیە کامیان هەر لەناو ئەوانە حساب بۆ حساب بکەم چەندیان بەیەکۆ لە شەرەکە بەیەکۆ برینار بووین لەبەرەوە من قەت حەق بەخۆم نام بە هیچ شێوەیە باسییان بکەم و داوای لێبردن بەڵێ بە نسبەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە وەکو خۆت وتت بۆ خۆت کارەساتێکیان مەئەساتێکی گەورە بوو کە کاک نەوشیروان جیابووەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستاە توانیوێتی ئەو قەیرانە تێبپەڕێنێت ئەو ئەزمەیە تێبپەڕێنێت کە گۆڕان لێ جیابووەوە کاریگەری لەسەر گۆڕاندان بڵێن لەسەر یەکێتی دانا و بچووکتریشی کردەوە من پێم وایە ئەو پرۆژەی یەکەم جاری کاک نەوشیروان ئەو پرۆژەیەکی زۆر باش بوو بۆ چاکسازی ناو یەکێتیە و ئەو پرۆژەی وای کرد یەکێتی بەخۆیان بچێتە چاکسازی ئەمە هەر خۆی نەبوو کۆمەڵ لەسەر کراتی لەگەڵ بوو کەیساکە ئەوانج لە یەکێتیان یعنی هەموو کادری یەکێتی بوو ئەوە نەبوو لە ساڵ ئەتوانم بڵێم لە ساڵ لە سەری پەنجای یەکێتی باوەڕی بە پرۆژەی چاکسازی هەبوو ناو یەکێتیە کاک نەوشیروان ئەیتوانی ئەوە بخۆزێتەوە یەکێتی پێ دروستکە بۆ مەبەستی ئەو زمانەکە خۆی ویست بڵێ زۆر جار باس لەوە ئەکرێ کە چوونی جەلال تاڵەبانی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بەغا و دوورکەوتنەوەی لە سەرکردایەتیکردنی یەکێتی لە ناو کوردستان بڵین کاریگەری خراپی لەسەر یەکێتی هەبوو تۆ تا چەند هاوڕایت مامجلالە چۆن کاریگەری نیە طبعا لە بەغا بێ کاریگەری هەیە لێرا بێ کاریگەری بۆ هەیە منیش قەناعەتم وایە مامجلال لێرا بواە کێشەکان لە سا هەشتای حەلە بوو مامجلال من پیاوێکی جەریئە ئەو شتانە ببیستی ئەپرسێت و مامجلال ئەو بەرنامەی چاکسازی کە دای نابوو ئەوە بوو کە لە مەکتەبی شەهیدانەوە دەستی پێکرد من پێما بوو هەموو تەخت و بەختی شتەکانی هەڵەداوە لێرا بمایەتوان بەداخەوە ئەو ئەکەوتە ناو خۆمان و ئەو شووە بەغا نەیتوانی وەکو پێویست لەو کاتامان نیساکە هەموو برادرانی سجابیان هەیە بوو ئەوەی هیچ شتێکی خراپ قبوڵ نەکرد ئەوانەی لێرن بڵین با باسی دوو جێگرەکەی جەلال تاڵەبانی بکەین هەرێک لە دکتۆر بەرە مەحمەد ساڵح و کاک وەسڕ ڕەسوڵانی جێگری یەکەم و دووهەمی بڵین مامجلال توانی ویانە کارەکانی مامجلال ینی ئەنجام بدەن بە شێوەیەکی باش زۆر باش بەڵام لە ڕابردووە خەڵکە و ڕایی نەبوو ئیساوان نییە من خۆشمەوە ڕامە نەبوو جارە ئەمان ئیسا زۆر باش تا حاڵی حاضر باس لە یەک شتەکرێ دەڵێن گەربێت و جەلال تاڵەبانی کە سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئێستاش سەرۆک کۆماری عێراق بگەڕێتەوە بۆ کوردستان و واز لە پۆستەکەی بەغدای بێنێ دیسان کێشە لە نێوان پارتی یەکێتی دروست بالعکس قەت جارێکی تر لە بینی پارتی یەکێتیە هەرچەند شتێ لە دیان مطلقیش نیە من قەت باوەڕ ناکەم لە بینی پارتی یەکێتیە قەت کێشە دروست بووە و هاتنەوەی مامجلال چی وات لێکاکەیەندە دڵنیا بیت من لەبەرەوە دڵنیام ئێمە گەینەتەوە قەناعەتە ناکوکی پارتی یەکێتی شەڕی بەدواوەیەت هیچ کامیشمانەوە شەڕ ناکەین هیچ کامیشمانە و ناکۆکێ ناکەین بگاتەوە لەبەرەوە نایکەینەوە ئەوە یەک دووهەمینی ڕاستە من ئیساش قەناعەتم وایە بوونی مامجلال لە بەغا سەرری بۆ یەکێتی هەیە ئەمان دەوەرە بەکو سەرری بۆ یەکێتی هەیە حسابی ئەوە بکە چەند قازانجی بۆ کورد هەیە
چەند قازانجی بۆ تاریخی کورد هەیە تۆ سەری ئەو ڕۆڵانە بۆ ناکەی ئەمڕۆ جەنابی مامجار لە بەغای گەڕێ کە هەموو دار و هەموو کەرەسەکانی عێراق لە بارەکەی ئەوە کۆبنەوە بۆ چارەسەری کێشەکانیان ئەوە زانیم چەند سەروەریە بۆ کورد ئەی مامجار لێرا بووایە ئەوە بوو بڵێ گەربینە سەر باسی خۆپیشاندانەکان لە خۆپیشاندانەکانەوەکو دەزانی لە دوای هەفتەی شوباتەوە ناڕزاییەکی زۆر دروست بوو نزیکەی 62 ڕۆژ لە شاری سلێمانی خەڵکاتە بۆ سەرجادە و بڵین دەنگی ناڕزایی خۆی بەرز کرد بۆ دواتریش لەلایەن هێزانامنیەکانەوە بڵاویان پێکرا بەڕای تۆ چی وای کرد ئەو خەڵکە گرت بێتەوە و دەنگی خۆی بەرز بکاتەوە بە جیاواز لە جاران ئەو خەڵکە یەکەم ئەوانە زۆریان دەندامی حیزبەکان بوون ینی وەرە گۆڕان کۆمەڵ یەکگرت و کۆمۆنیست خەڵکێکی مستەقیلی بەلای ئەوانە کە لەژێر عەتفی ئەوانە زیاتر من پێم وایە ئەوە بەشێکی سەرەکی بوو بەشێکی شێگەڕێتەوە بۆ ئوسلوبی ئێمە لەوە پێش وەکو جەنابی پێشتر ئیشارەتی پێدا ئێمە خەڵ زۆر لێمان ڕەنجا بوو لەبەرەوەی وەک پێویش حزمەتمان نەگرت ئەوە بەڕێی من ئەوانە وای کردەوە ئەو کەم و کوڕانەی نەعەدالەتیانەش کە هەبوون ئێستا وردەوردەوەتەی بەرنامەی چاکسازیمان هەیە و عەدالەتی ئیجتیماعی جێبەجێەکەین خەڵکیشکی کێشەیەکەم بۆت پێت وایە بەرنامەی چاکسازی و عەدالەتی ئیجتیماعی بەبێ سێلایەنەوە پۆزسیۆنەکەی کوردستان جێبەجێ بکرێت با بەخۆ کورد سێلایەنە پۆزسیۆنەکە نییە کورد پارتیویەکێتیش نییە خۆ ئەو وڵاتانەی دنیا هەمووی حیزبی نییە ئەبێ هەمووی تایە بێت و هەموویش بکات بەڵام لێرە حزب وڵاتە عەقڵەی کورد بۆم عەقڵەی کورد هەمومان بە یەک کۆبین باشترە ئەمان هەموویشمان بە یەک کۆبین من پێم وایە کۆمەڵی مەسلحەتی حیزبی من پێم وایە هەر وڵاتی بوێ پێشکەوێ بێ مەعارەزەی هەبێ و هەمووی لە حکومەتا بێ مەعارەزە نەبێ من پێم وایە ئەو وڵاتە زەرەرەکە من پێم وایە بێ مەعارەزە هەبێ مراقیب بێ لەسەر ئیشی دەوڵەت بۆی ڕەخنەی لێ بگرێ ئەمان بە گوێرەی ئەو ئوسوڵە دیموکراتەتی کە لە ئەوروپا هەیە نەک هەرچی حکومەت کردی چاک و خراپی زەربی لێدە دەستخۆشی لێکە بۆ شتە چاکەکانی پشتیوانی لێ بکە بۆ شتە چاکەکانی لەسەریشی بنووسە بۆ شتە خراپەکانی بڵێ کاک حامید خۆت لە قسەکان تا ئاماژەت بەوە داوتت کە ئەوەی لە بەردەرکی سەرای شاری سلێمانی و شوێنەکانی تر کۆبوونەوە زۆربەی ئەندامانی هەوادار و ئەندام و دۆست بڵین یەکگرت و کۆمەڵ بوون پێت وایە کە ئەوان خەڵک کۆ بکەنەوە هانی خەڵک بدەن ئەو ژمارە کەمە لەوێ کۆ بێتەوە بەڵام ئەوان تا حاڵی حازریش ئینکاریەکەن ئەڵێن بە هیچ شێوەیەکەوانە ئێمە بڵێن ئێمەڵێ پشگیریمان کردەوە بەڵام ئەندامانی خۆمان بنادای زۆر لەوە گەورەتر پیاکی گەنجی علامی چ تەماشە دیکۆمنتەکان کە بزانە کێ قیادەیەک کێ قیادەیەکە ئەوانە قیادیانە کریا لە گردەکە بوون یا لە مزگەوتەکان بوو قیادێکی خۆ من نەچم قیادەی بکەم خەڵکی ئێمەش نەچوو قیادەی بکە باشە تۆم ئەگەر بۆ نمونە ئەوەی باسیەکەن ئەگەر شەقام بێت کی حەدی هەیە لە ئاسی شەقام سەر نەخەوێنی کی حەدی هەیە با بە شەقام زۆر پیرۆزە ئێمە هەموو خەباتەکەمان بۆ شەقامە بەڵام ئەفم کە کاک هەمان ئەوانە وانە بوو خۆی بۆ نمونە کە ئێمە ساربین لە هینەکانیان شەقامەوە چییە مەزاهرە بۆ دەستان خۆش بێ وەفتێ لە پەرلەمانەوەیە ئەچێتە ناویان پێشنیارەکانتان ئەنووسن ئەی بنوە دیراسی ئەەکەن هەڵێ سنگێنن تێنە جوابەکەتانەدەنەوە قوبوڵمان کرد تەواو کۆتایی پێێتی ئەمە شەڕ بوو باڵێ ئەمە شەڕ بوو ئێمە نەمان حکومەت نەیکرد تۆڵی ئێمە لە ئاستی شەقامە سەرماندانوان و بۆیش نەچوین بەدەم داواکار بەڵام پێت وایە ئەو هاوڵاتیانی لەوێ کۆبوونەوە ینی شەقام نەبوو بێتن هەمووی هاوڵاتی مەدەنی من ئەڵێم خەڵکی بیئاگانەوە شەقامی هەرتیان نەبوو هەمووی حیزبی بوو باشە من یەک پرسیار لە تۆکەم شەقامی سربەخۆ بێنە با مەقڕغی ئێمە بسووتێنی شەقامی چی بەڵام لە هەموو وڵاتیەکە شەقام بارەگە حکومیەکانیش ئەدەنە بەر سووتێنن هێرشی ئەەکەنە سەر بۆچی دەبێت ناڵێم نیکەن ئەمان حزب بیکاجایە شەقام بیکاجایە شەقام خەتەرناکە بیکە ئێمە ناتوانین بە هیچ شێوەیە بەگژی شەقامە بچین
گەورەترین شت سەروەرترین شت لای ئێمە شەقامە. بڵێ کاک حامید دەمەوێت ڕای تۆ بزانم لەسەر کۆبوونەوەکانی پێنج قۆڵی و لە ئێستاداوەکو دەزانی کۆبوونەوەکان هەڵپەسێدراوە و تێڕوانینی تۆ بۆ داهاتووی ڕێکەوتنەکانی نێوان پێنجلایەنەکە. من خۆم بۆ خۆم زۆرم پێ ناخۆشە کۆبوونەکان وەساون پێم خۆش بوو کۆبوونەکان بکرایە، پێم خۆشە ئیدامی ببوایە، پێم خۆشە مەعارەزە هەر بمایە و هەبوایە وەکو پێم وتی و ئەوانش بێنە ناو حکوومەت پێم خۆشە جەریدەکەی ئێوە تەلەڤیزیۆنەکەی ئێوە مەعارەزە بێ. ئەمان وەکو پێم وتی مەعارەزەیەک بێ کە خزمەت بە میلەتەکە وڵاتەکەمان بکە. ئێمە ئەبێ هەمومان هەرچی قودرەتمان هەیە بیخێنە کارم کوردە بکەین بەشتی و ئەم کوردە بە ڕخنەی بیناکەریش معارەزە بێ ڕخنەی بیناکەر بنێ بۆ ئەوی ئەم کوردە بکەین بە شتێ. ئەم کوردە کە بوو بە شتێ لەسەر پێی خۆی وەسا باوکەکەم ئەم کوردە لە پارتی لە یەکێتی لە هەموو حیزبەکان گەورەترە بێن باش لێ بۆ میلەتە بکەین بێ باش لێ بۆ شەقام بکەین. تۆ شەقام بکە بەشت حکوومەت خۆی چاخەبی و بێ معارەزەیش خراپە. من بەش بە حاڵی خۆم زۆر بۆ دڵم بە تەلەڤیزیۆنەکەیەوە خۆشە کە پێشنیار کرا بێن بۆ ئێرا زۆرم پێخۆش و چونکە ئەمە بەش ئەمە بۆ معارەزەیەکی تەندروستە زات. بڵێ با جوێنیش بووە با قسەی بکە با ڕەخنەش بگری. بڵێ کاتی بەرنامەکەمان تەواو بوو. حامیدی حاجی غالی بەرپرسی مەکتەبی کۆمەڵایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس بۆ ئامادەبوونت. با قوربانی تۆ. بڵێ بینەرانی ئازیز چاوپێکەوتنی ئەم جارەشمان کۆتایی هات تا چاوپێکەوتنیەکی تر بەخواتان ئەسپێرم و ماڵتان ئاوە.